خوێندنی ماستەر لە وڵاتی چین چۆنە؟ کاتێک تۆ بەکارڕێستەوەکەی و دوایەوە حەزەکەی لە وڵاتی چین درێژە بە خوێندن بدەیت و تەقدیمی پرۆگرامی ماستەرەکەی لێرە ماستەر یەک ساڵی هەیە، دو ساڵی هەیە، سێ ساڵی هەیە. ئیتر ئەمە بە شێوەیەکی گشتی، بەڵام زۆرینەی زۆری دو ساڵیە. ئیتر کاتێک تۆ ئەتەوێ بێی لەم وڵاتە بخوێنی بۆ ماستەر، باشترین شت ئەوەیە کە تۆ بگەڕێی زانکۆیەکی باش بدۆزیتەوە، ڕانکینێکی باشی هەبێ و لە کاتی هەڵبژاردننی هەر زانکۆیەکە باشترە ئەگەر تۆ بۆ من لە هەریم کوردستانەوە تەقدیمەکەی ئەبێت تۆ سەیری لیستی زانکۆ باوەڕ پێکراوەکانی لای خۆمان بکەیت. لە حاڵەتێک ئەگەر بتێت تۆ لە مستەقبەلە شەهادەکەت لە هەرێمی کوردستانە بەکاربێنی، ئەبێت تۆ ئەم لیستەت لای بێ و سیرکی بزانی ئایا ئەم زانکۆی کە تۆ بۆی ئەخوێنی زانکۆیەکی باوەڕ پێکراوە یا خودنا. عادەتەن زۆربەی زۆری زانکۆکانی وڵاتی چین لەو بارەیەوە کێشەیان نییە و بە تایبەت ئەگەر سکۆلەرشیپ بدەن و حکوومەتی هەرێم ئاگاداری سکۆلەرشیپەکە بێ، ئەوە هیچ گرفتێک دروست ناکاو، چونکە بە ڕەزامەندی حکوومەتی هەرێم شتەکە کراوە. بەڵام پێش وەختە تۆ بێ ئەو زانکۆیە بدۆزیتەوە، باشە مەجالەکەی خۆت لە بەکاردۆسە چ شتێکت خوێندە بێ ئەبێ لە مەجای ماستەریشە هەماشت بێ، بۆی دوایی لە هەرێمی کوردستان کێشەت بۆ دروست نەبێ کە بەداخەوە مشکلەیە تەنها لای خۆمان هەیە. یعنی خەڵکەیە دکتۆرای خوێندووە، دکتۆرا و ماستەر و بەکارۆسی هەر یەکەی لە مەجالێکایە و هیچ کێشەشی نییە، بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمان تا ئێستا مشکلەیە هەیە. بەرحاڵ بۆی کە تۆ تووشی ئەو مشکلەیە نەبی بتوانی شەهادەکەت لە وڵاتی چین بەکاربێنی، جا ئەو ئاڵە یعنی وڵاتی چین بەردەوام ئاڵە هەڵناواسن، بەڵام ئێستا ڕۆژی نیشتیمانی چین لەبەرەوەم حەو ڕۆژە بە بەردەوامی ئاوایە. بەرحاڵ بۆی کە تۆ تووشی مشکلەی تعدیل شەهادە نەبی لە هەرێمی کوردستان، ئەبێ سەیری ئەو لیستە بکەی کە وەزارەتی خوێندنی باڵا بڵاویەکاتەوە و ساڵانە گۆڕانکاری تیاکرێ. بەڵام وەک وتم زۆرینەی زانکۆکانی وڵاتی چین بۆ بابەتە کێشەیان نییە، لەبەروی ڕانکینیان لە ڕووی ڕیزبەندی جیهانیەوە زۆر باشە. ئێستا ئەم زانکۆی من تقریبا تۆپ 200 عالەمە باشە. ئیتر تۆ چێکی ئەوە ئەەکەیتەوە ئەگەر هیچ مشکلەیەکی نەبێ، دوای ئەوە دەی تۆ بێ تەنها زانکۆکە بەز نییە، ئەبێ ئەو پرۆگرامەش کە وەری ئەگری لەگەڵ بەکالۆرۆسەکەتە هەمان شت بێ خۆ تقریبا هەمان شت بێ. لە حاڵەتێکە ئەکرێ بۆ نمونە تۆ لە سکوڵی بازرگانی خوێندبێتت، لە سکوڵی ئیدوکیشن مانجمنت خوێندبێتت بۆ نمونە، بێ مەجالەکە تقریبا تا ڕادێک بگۆڕی، بەڵام ئەبێ لە هەمان سکوڵا بێ باشە. ئەگەر تۆ بەکارۆسەکەت بۆ نمونە لە ئەکاونتین بێ، ئەکرێت تۆ ماستەرەکەت بڕۆی لە بواری مارکتین بخوێنی، بەڵام لەو حاڵەتەیە ئەگەر بتوێت تعدیلت بۆ کرێ کاتی دیاریکردنی تۆپیکی بەحسەکەت ئەبێت تۆ شتێک بکەی، کارێک بکەی کە ئەم مارکێتینە ڕەبت بکەیتەوە بە ئەکاونتین، واتە ڤاریەبڵەکان ئەو وشانەی کە بەکارێنی لە دیاریکردنی ناونیشانی بەحسەکەتە، ناونیشانی تۆپیکەکەتە، ئەبێ ڕەبتی هەبێ بە خوێندنی ڕابردووتەوە. ئەمە بۆی کە هیچ کێشەیەکت بۆ دروست نەبێ بەو شێوازێ. جا باشترین شت ئەوەیە کاتێک تۆ زانکۆکە دیاریەکەی لیستی سوپەرڤایزەرەکان، لیستی پرۆفیسۆرەکان بدۆزیتەوە لە زانکۆکە، عادەتەن لە وێبسایتی زانکۆکان خۆیان هەیەە، ئەگەر تیای نەبوو ئەکرێت تۆ لە ڕێگەی ئیمێڵەوە داوا لە زانکۆکە بکەی، بڵێ من ئارزووی ئەوم هەیە کە لە زانکۆکە ئێوە بخوێنم، ئەکرێ هەنێ مامۆستا هەنێ پرۆفیسۆر. عادەتەن باشترین شتیشەوەیە کە یعنی پرۆفیسۆر نەبێ ئەو کەسە، لە خوار ئەسۆشیت پرۆفیسۆر یاخود ئەسیستان پرۆفیسۆر، ئەم کەسانە بن باشترە لەبەرەوەی مەجالیان زیاتر هەیە، پرۆفیسۆر زۆر کات نادا بە شتی لاوەکی. جا لەبەرەوە تۆ ئەبێ ئەم کەسانە بدۆزیتەوە لە ڕێگەی وێبسایتی خۆیانەوە بێ، وێبسایتی زانکۆکە یاخود لە ڕێگەی ئیمێڵی فەرمی زانکۆکەەوە داوای ئەو لیستە بکەیت. ئیتر تۆ ئەگەڕێی دوای ئەوە بزانی ئەم مامۆستایانە کامیان لە مەجای تۆیە هەیە، کامیان ڕەبتی هەیە بە مەجالەکەی تۆ کە ئەتوێ ماستەرەکەتی تیا بخوێنی، نامەی بۆ نێری ئیمێڵی بۆ نێری بە ڕێزەوە داوای لێکەڵێ من ئارزووی ئەوم هەیە کە لە وڵاتی چین بخوێنم، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تۆ پلانی خوێندنت داڕێژی. پلانی خوێندن ئەمەش ڤیددیۆکی تایبەتی لەسەرەکەین، بەڵام بە پوختی ئەوەیە کە تۆ دەی لە وڵاتی چین کاتێک ئەم ماستەرە ئەخوێنی ئامانجت چییە، بۆچی ئەم ماستەرە خوێنی، ئەبێ بە ورد و درشتی دای ڕێژی کە تۆ ناونیشانێک بە خۆت دیارێکی و بێ لەسەر ئەم بابەتە منەمێ ماستەر بخوێنم و وەلەم مەجالەیە بنووسم. عادەتەن پلانی خوێندن زۆر گرنگە، بە تایبەت بۆ خوێنی دکتۆرا، بۆ ماستەریش تا ڕادەیەکی زۆر گرنگە، بەڵام عادەتەن لە دکتۆریا زیاتر تەرکیزێکرێتە سەر. بەس تۆ ئەگەر بتەوێ یعنی قبول بۆ ماستەرەکەت وەرگری باشتر وایە پلانێکی زۆر باشت هەبێ و
پێشکەشی ئەو مامۆستایانەی بکەیت بۆی کە ئەوان بزانن چونکە کاتێک تۆ تەقدیمی زانکۆیەکەکەی یعنی داواکاریەکان لەسەر زۆر نییە بەڵام تۆ خۆ دەگەر پلانێکی پێشوەختت هەبێ بۆی کە ئەم ماستەرە ئەکرێ ببێ بەوەی کە تۆ پرۆژێکی ژیانت هەبێت بزانم ئامانجێکت هەبێ پیشانی ئەوانی دەی ئەمەش کارەکاتە سەر بیرکردنەوەی ئەوان و ئەکرێ قوبوڵت بنن جا بەو شێوازەیە عادەتەن وەگوتم 1 بۆ 3 ساڵە و لە هەمووی گرنگتر وەگوتم دیاریکردنی تۆپیکە ئەبێ لەو مەجاالەیە بێ کە تۆ تعدیل شادت بۆ بکرێ لە هەرێمی کوردستان.